لە ڕاستیدا بابەتی نردنی 400 ملیارە پێشبینی کراوە بوو نازانم من لە دوو شوێنی تریش هاوتومە تەسەور دەکەم حکوومەتی عراقی بینێرە بەڵام ئایا ما بێتە ڕێکەوتنی کۆتایی نەخێر ڕێکەوتن نێتە ئێستا بەڵکو ئەمە جۆرێکە هەم لە نێتپاشی بەغدا یعنی وەکو پیشاندانی نێتپاشی بۆەوەی کە وەکو مبادرەیەک بێ بەلای منیشەوە هەڵسانە بە جێبەجێکردنی مەسئولیەتی خۆی ینی عراقی چی نەکردو بێزگە لە جێبەجێکردنی مەسئولیەتی خۆی ڕاستە عراق خۆی لە قەیرانیشی دارایی گەورەدایە و ئێستا ئەزمەی موچەی هەیە بەڕاستی بەتایبەتی بۆ مانگی حوزەیران بەتایبەتی بۆ مانگی حوزەیران بەڵام ئەم بابەتە تا ئێستا ئەوەی کە پارەکە هاتووە بۆ هەرێمی کوردستان ئیطلاق نەکراوە بەڵام ئەمری دەرچووە بەحسا موافقە کراوە باشە بەس ئێستا پارەکە نەگەیشتووە شەڕە لە سەرەوەی کە سەرۆکاتی حکوومەت نردوێتی سەرۆک کۆمار نردوێتی پارتی نردوێتی یەکێتی نردوێتی یعنی ئێستا شەڕە لە سەرەوەش کە تاکو ئێستا بڵین پارەکە نەژگەیشتووە لە ڕاستی یە کەس نەی نردووە بێزگەلەوەی کە ئیرادێکی سیاسی عراقیە و هەڵسانە بە مەسئولیەتی قانونی خۆی چونکە ئەگەر ئەمە حسابی ئەوە بکەین کە ئێمە عراقیگەر هەڵنەسێ بە جێبەجێکردنی هیچ ئیلتیزامی بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان 2000 بتە نقطەیەکی ڕەش لە مێژووی خۆیدا ڕاستە بەرامبەر بەوە هەرێمیش هەڵنەساوە بە جێبەجێکردنی ئیلتیزاماتەکانی خۆی بەڵام 2000 ئەوان حکوومەتێکی ئیتیحادین حکوومەتی فیدراڵین و خۆیان بە خاوەنی شەرعەتی دەستووریە زانن لەوانەیە هەرێمیش دیسانەوە گەر وەڵامی جێبەجێ نەکردنی یا پابەندنەبوونی هەرێمی کوردستان بە پابەندنەبوونی خۆیان بدەنەوە دوجار لەوانەیە بێتە هۆی ئەوەی کە مەجارێک بۆ دوورکەوتنەوەیکی زیاتر بڕەخسێ و دەرەنجامەکانی باش بەستا ئێستا بڵین ڕێکەوتنی کۆتاییش نەکراوە لەگەڵام کابینەیە سەبارەت بە نەوتی هەرێم ئەو وەفدانەی کە حکوومەتی هەرێم یاخود داواکاریەکان چین لەم ڕۆوە بڵین لە ڕاستی ئەوەی کە تا ئێستا ئەزانرێت ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیی دەربڕیەوە بۆی کە 250,000 بەرمیل نەوت بداتە بەغا بەشێکی تر لە نەوتەکە حتاگەر لە ڕێگەی سۆمۆشەوە بفرۆشێت بەڵام پابەندیەکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە قەرزەکان و بەرامبەر پابەندیەکانی بۆ کۆمپانیەکان واتە دەستحەقی کۆمپانیەکان بدرێت ئەمە یەکێک بۆ لەو پێشنیارانەی کە لە لایەن هەرێمی کوردستانە کراوە قسە لەسەرەوە کراوە کە نیوەی داهاتەکانی تری داهاتی گومرگوزەری بە ئەوانەش گرێتەوە بەغا بەڵام بەرامبەر بەوە بەغداد هەڵسێ بە زیادکردنی ئەو ئیلتیزاماتانەی کە سەرشانێتی بەبێ ئەوەی کە یعنی ئیش بکات بۆ ئەوەی کە بگاتە تەسویەکی قانونی لەگەڵ بەغدا بۆ ئەم بابەتە منی ناوە بە ئەوەی کە ناوی سیاسەتی ئابووری سەربەخۆ پێش سیاسەتی ئابووری سەربەخۆش هەرێمی کوردستان داهاتی زەڕیبە و باجەکانی هەر ناگەناردەوە بەغا بەڵام بەغدا وەزعی دارایی باش بوو بەشە موچەی هەرێمی کوردستان و بەشە بوزدەی هەرێمی کوردستانی ئەنارد لە ماوە ڕابردووە سا حەفەشی ئەنارد بەڵام ئێستا ئەمە نەماوە دەرەنجام چییە بێ دوجار ئەبێ ئەگەر بمانەوێت یعنی ئەوەی کە قسە دەکرێ و ئەوەی کە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان تاکە ئومێدی بەرزبوونەوەی نرخی نەوتە هەرچەند نرخی نەوت چەند جاری تریش وتومانە کە لەم بەرنامەیە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە زۆر بەششی بەهۆی گەندەڵی ئەو کەسانە بۆ کە مەلەفی نەوتیان بەدەستەوە بۆ هەرێمی کوردستان و بەششی بەهۆی ناشارەزاییان بووە یعنی چۆن لە قاچیان لە تەڵەی کۆنتراکتە نەوتەکان گیر بووە ناتوان لێ بێندەرەوە و پارێکی زۆر ئەدەم بۆ تێچوونی نەوت ئەمە چۆن چارەسەر دەکرێت ئەمە بۆ خۆی ڕویایکی خاصی دەوێت منەوە ڕێیەکەم هەیە لە کاتێکە ئەتوانم بیگەێنم بەڵام هەرێمی کوردستان ئومێدی سەر ئەماڵچنیوە ئەوەی کە لە داهاتی نەوتیدە دوای ئەم هەموو تێچوونە زۆرە بۆی دەمێنێتەوە ئەگەر بێت و نرخی نەوت بەرز بێتەوە و توانای ئینتاجیشی زیاد کات ئێستا توانای ئینتاجەکەی ئەوەی کە ڕاگەێنراوە بە پێینەکان 430,000 بەرمیلە لە ڕۆژێکدا ئایا هەرێمی کوردستان نرخی نەوت بەرز دەبێتەوە تەسەورەکانی یعنی ئێمە هەموو ئەو ناوەندانەی کە تایبەتمەندن بە چاودێریکردنی نەوت و نرخی نەوت و سیاسەتی نەوتی بازەوە دەکەن نرخی نەوت ناتوانێت بە ئاسانی بگەڕێتەوە شوێنی پێشووی بەڵکو بە تەدریجی و هێواش هێواش دەڕوە مستەفا کاظمی ئەگەر
بڵێن بزانێت لە ماوەیەکی کورتە هەڵبژاردن دەکرێت پێم وان نییە خۆی بخاتە مەعمەعی ڕێکەوتن لەگەڵ هەرێمی کوردستانەوە ئەبێ سیغەیەک بدۆستەوە بۆ ئەوەی کە ئەو فترەیە بڕێکات چونکە ئەم بابەتە بابەتێکی چارنووسازە و بابەتێکە پەیوەنددارە بە سەلاحیەتەکانی بەغدا و حکوومەتی هەرێمەوە ئەوەندەی منیش بیزانم هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نین نەوت هەموو مەلەفی نەوتی بە تێکرا و لەگەڵ داهاتەکانی تر بێکەوە دەستین بەغاکەنەوە ئامادەنێمە زانیاریە بەڵ بۆچی ئامادەنین ینی تەنها ئامادەن 250,000 تەسلیمکەن دەکرێت ئەو بڕە زیاد و کەم بکرێ 250,000 زیاد و کەم بکرێ قسە لەسەر تێچووی کۆمپانیەکانی نەوت و دەرهێنان و ئەوانش بکرێ عێراق بیداتەوە یا ئەمان بیدەنەوە یا لەو پارەیە بدرێتەوە بەڵام ئەگەر تۆ بڵێ هەموو داهاتەکە بدەن واتە ئەوان سەرچاوی داراییەکەیان تەنها ببێ بە بەغدا ئەمە ناکرد بۆچی نایکەن لە بەرژەوەندی لەبەر خەڵک نایکەیان لەبەر بەرژەوەندی حەزب هەردوو ڕووی قانونی و سیاسیشیە لە ڕووی قانونیەکەیەوە ئەو کاتێک کە هەرێمە ماکەواتە تەسلیم ببێت بەوەی کە بۆ بۆچوونەی کە بەغایەتی لەسەر تەفسیرکردنی مادەی 110 دەستور کە سیاسی دارایی واتە دەستگرتن بەسەر هەموو دارایی عێراقا و کۆکردنەوەی لە یەک خەزیانە و دووبارە تەوزیعکردنەوەی ئەمە بۆچوونی عێراقا و عێراقیەکان لایەنی عەرەبی ئێستا تا ئێساش تەرویج بم بۆچوونادان هەرێمی کوردستان دەوێت شتێکی تر بسەپێنێ ئەوشەوەیە نەخێر سیاسی دارایی بریتیە لە قسەکردن لەسەر هێڵە سەرچیەکانی ینی بەڕێوەبردننی دارایی بەڵام ئەوە هەرێم داهاتەکانی بۆ خۆی بەکاربێنێت بەڵام ئەمە پێویستی بەڕێکەوتن داهاتەکانی بۆ خۆی بەکاربێنێ و ئەگەر کەمی کوڕیە و عێراق بەشی بدە ئەمە پێویستی بەڕێکەوتنە ئەم بۆ چوونەی هەرێم ناقانونی نییە و نادەسووریش نییە و بەڵام دەکرێت دەبێت ڕێکوونی لەسەر بکرێت چونکە ئەمە یاسای دەوێت پێی دەربکرێت ئێمە یاسایەک دەرکراوە لە ئەنجومەنی نوێرانی عێراقی دەمخولەیە یاسای ئیدارەی مالی بڵێ ئیدارەی مالی یاسای ئیداری مالی لە 100% تەفسیری بۆ چوونەکەی حکوومەتی اتحادیەکە نەک ئەوەی هەرێمی کوردستان کە تو یاساکە ئێستا هەیە نەهاتووی لە کاتی پێشوودا لە کاتی دەرکردنی یاساکەدا کە ڕژنووسەکەی نێدرا و زیرێکی دارایی کورد بووە ڕژنووسی ئیدارەی مالی کەداوە دەکات لە 150 داهاتی گومرگ و ناوخۆ بگرێتەوە بەغدا بەڵێ ئەو کاتە دەیانتوانی تەمان بەتەنها بە وەزیرێک ناکرێت بە ئەوە بۆ بەئینسافەوە بڵێن بەڵکو دەکرا هەرێمی کوردستان ئەو کاتە مفاوەزەی بکردایە ڕێگەی بگرتایە وەزیرەکە ڕێگەی بگرتایە لە دەرکردنی یاساکە تاوەکو مفاوەزاکرا بەڵام لەبەرەوەی وەزیرەکە مختەز نەبوو بە کاروباری داراییەوە کەسێکی سیاسیە نەهاتوون ئەمە بکەن دەیانتوانی ئەو کاتە وەزیرەکە ڕێگر بیتایە ئەم یاسایە ڕاگرن با دەرنەکرێ بۆ ئەوەی کە هەندێک مەسایلی ینی هەڵپەسێرا و ماوە لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەم بابەتانە بگەین نەتیجە ئەو کاتە ئێمە ئەتوانین قسە لەسەر دەرکردنی یاساکە بکەین پێی ئەو بنەمایی کە هەور بڵا قەناعەتمان پێ